جیب چییە؟ نەخۆش دێتە لامان دەرێ دکتۆرە من جیبم هەیە من شەیتم ئە تو شەیتت هەموو خەڵک جیبی هەیە بەس ئایا ئەو جیبە تەندروستە یان نا جیب التیهاب دەکات وەکو هەموو ئەندامەکانی لەش هۆکارەکانی التیهابش زۆرە لەوانەیە بەکتریابی لەوانەیە ڤایرۆسبی لەوانەیە کەڕووبی هەندێک جار دیواری خواری لوتت دەکاتە هۆی جیب هەندێک جار گۆشتی زیادەی ناولوت دەکاتە جیب التیهابی جیبی چەند نیشانەیەکی هەیە کە نەخۆش دەزانی کە دێت قسە لەمە دەکات دەزانین کە ئەو التیهاب جیبی هەیە یان نا دەرێ مەسەلەن کۆخەکەم هەیە تاملەیە یان کەپووی دەگیرێ هەردوو لە بەتەواوی یان بەنیوەیی یان دەردانێکی زۆر لە لوتی دێتە خوارێ زەردە یان کەسکە یان هەندێک جار ئەو دەزانێت زەرد دەستە ناو پشتەوەی کە پێی دەرێن پۆستنەی زاڵدریب بۆنی دەویشی هەناسەشی ناخۆش دەکات ئەوانە نیشانە سەرچەکانی جیبە هەندێک جار جیب کە درێژخایانیان کورتخایان ناگە 4 هەفتە کەمتر بوو پێیاندەری کورتخایان ئەگە زیاتر بوو لە 12 هەفتەی ئەو درێژخایانن زۆربەی نەخۆشەکان دەزانن کە نەخۆشکە چیتی زۆربەی جاریش جیب پێویستی بە گرتنی ئەشعەی سیتی سکان ناکە بە نیشانەکان دەزانین کە ئەوە جیبی هەیە نا بەڵام ئەمە وا دەکەین وا باشترە عیلاجت دەی نەخۆشەکەی هەتا 2 هەفتەی ئەگەر باشتر نەبوو ئینجا ئەمە پێی دەڵێن سیتی سکانمان لۆ بکە مەڕادەکی کەمیش ئەوانی التیهابی جیبیان هەیە پێویستی بە نەشتەرگەری هەیە ئینشاڵڵا سوودتان لێ دیە میهرەبانی دڵسۆزی و لێزانی